چاوەڕێ دەکرێت مانگی داهاتوو 10 ڕۆژ بەرهەمهێنانی غاز لە کۆرمۆر ڕابگیرێت بۆیە هەر لە ئێستەوە سامانە سروشتەکانی سلێمانی دەستی بۆ کردووە کە غاز عەمبارکە بۆی لە مانگی چواردا کێشەی کەمی غازی ماڵان دروست نەبێت. لە لایەکی تریشەوە لە سبەینەوە قەدەغی ڕاوەماسی دەچێتە بواری جێبەجێکردنەوە تا 3 مانگی دیکەوەوانەی ڕاوچین دەبێدان بەخۆیاندا بگرنەمان و چنەوەڵێکی دیکەم بۆ ئێراوە. سڵاوتان لێبێت. مانگی داهاتوو بۆ ماوەی 10 ڕۆژ بەرهەمهێنانی غاز لە کێڵگەی غازی کۆرمۆر دەوەستێت بۆ ئەوەی قەیرانی غازیش دروست نەبێت. لە ئێستاوە دەستکراوە بە کۆگاکردنی غاز. عومەر عەبدوڵڵا بەرپرسی لیژنەی دابەشکردنی غاز لە نەوت و کانزاکانی سلێمانی بە 964 وت ئێمە خۆمان ئامادە دەکەین بۆ عەممانکردنی غاز بۆ مانگی چواری 2025 چونکە وا بڕیارە لەو مانگەدا کێڵگەی غازی کۆرمۆر بۆ ماوەی 10 ڕۆژ چاکسازی لە وێزگەکانی بەرهەمهێنانی غاز بکات. وێزگەیەکی نوێ دادەمەزرێنێت کە توانای بەرهەمهێنانی 1000 تۆن غازی هەیە لە ڕۆژێکدا بۆی قەیرانی غازی ماڵان دروست نەبێت. باوتەی عومەر عەبدوڵڵا لە ئێستاوە دەستیان کردووە بە عەمبارکردنی غاز بۆ ئەوەش پلانێکیان داناوە و هەر بریکارێکی غاز ڕۆژانە 20 بۆ 40 بوتڵ غازی لێ دەبڕن و کۆگای دەکەن. ژمارەیە کارمەندی گرێبەستی تەندروستی گەرمیان گردبوونەوە و داوا دەکەن گرێبەستەکانیان بخرێنە سەر وەزارەتی دارایی چونکە لە مانگی 11 ساڵی پارەوە موچیان وەرنەگرتووە و لە دوێنێشەوە بایکۆتیان کردووە. ئەو کارمەندانە کە ژمارەیان 128 کەسە پێشتر لەسەر بودجەی پرۆژەی پەرەپێدان وەک کارمەندی گرێبەست دامەزراون. بەڵام لەبەر ئەوەی ئەم پرۆژەیە نەماوە چارە نووسیان بە نادیاری ماوەتەوە. تەندروستی گەرمیان پشتگیری داواکاری ئەوان دەکات. ئەو تا ڕەفیق قادر بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار لە کەلار بە 964 وت ئەوان بۆ ماوەی 13 ساڵە گرێبەستن ئێستا حەقە بخرێنە سەر وەزارەتی دارایی بۆ ئەوەی کێشە و گرفتەکانیان چارەسەر بێت. ئەمڕۆ کۆتا ڕۆژی ڕاوەماسیە لە سبەینەوە بۆ ماوەی 3 مانگ قەدەغە دەکرێت بە پێی بڕیارێکی وەزارەتی کشتوکاڵ لە پێناو پاراستنی سامانی ماسی وەک سامانێکی گرنگی نیشتیمانی. لە ئاسبەینێ 20 2025ەوە تاوەکو 26 2025 قەدەغی ڕاوەماسیە واتە لە 21 6 ڕاوەماسی ئاسایی دەکرێتەوە. ڕاوکردن بە کارەبا و مادە ژەهراویەکان و مادە تەقەمەنیەکان و تۆڕی کونورد کە ببێتە هۆکاری لە ناوبردنی بە کۆمەڵی زیندەوەرە ئاویەکان بە هەموو شێوەیەک قەدەغەیە. لا شارە زۆر گەڕێکی گەورە و قەرەباڵق هەیە خەریک بوو بەدەست زەلکاوەوە حاڵی خراپ دەبوو بەڵام هەر ئەوەندەی دەنگیان بە شارەوانی گەیشت زەلکاو پڕکرایەوە و چاوڕێژێکی چاکیان بۆ کرا. گەڕێکی ئەوارانی قەزای شارە زۆر ئەم کێشەی هەبوو لە ناوەڕاستی گەڕەکەکە زەلکاوێک دروست بوو ئاوی لێکۆ دەبووەوە. 4 ڕۆژ پێش ئێستا پەیامنەری 964 چوو لە حاڵی پرسین. خەڵکەکە وتیان کەس بە دەنگیانەوە نایەت. مام حاجیەک لەوێ وتی 10 ساڵەمە حاڵمانە. ئێرە ساحێبی نییە و کەس نایەت بەلاماندا. دوێنە شارەوانی چوو زەلکاوەکەی بۆ پڕکردنەوە و چاوڕێژ کرا. خەڵکەکە ڤیددیۆیەکیان بۆ 964 نرد و دەڵێن ماڵی ئێوە ئاوا بێت دەنگمان گەیشت. وانە بۆیە ئەم هاوینە بۆ گەنمانە کرد. سەرۆشتا ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە دەربارەی نەورۆزە بۆ خۆتان دەزانن لا سبەینەوە ئاهەنگەکانی نەورۆزی کوردان دەست پێ دەکات و بە تایبەت لە پایتەختی نەورۆزەوە کە قەزای ئاکرێ چونکە ئەم ڕەمەزانش دیسان نەورۆز کەوتۆتەوە ناو ڕەمەزان لە دوای بەربانگەوە ئیتر بەڕێ دەکەون بۆ چیا و لەوێ ئاگر دەکەنەوە و مەشقەڵەکان لەوێ دەگیرسێنن. بۆ ئەم نەورۆزە ئامادەکاری باش کراوە. تەندروستی دەڵێت 10 تیمیان ئامادەیە بۆ وێر حاڵەتێکی نەخوازرا و ڕوویدا چن بەهانایانەوە. هەروەها بەرگری شارستانی ئاکرێ دەڵێت 18 تیمیان بە پیادە و بە ئۆتۆمبیل و بەوە ئامادەیە هەر حاڵەتێکی نەخوازرا و ڕوویدا ئەوان یەکسەر ئامادەن. جا سبەی ئێوارە لە کاتژمێر 6:45 دقەوەی تر دوای ئەوەی بەربان کرایەوە دەکەونە ڕێ بەرەو چیا و مەشقەڵەکان و ئاگر تا دەکرسێن. لە کاتژمێر 7 ئێوارەوە ئاگرەکانیش هەڵدەکرێن و ئاهەنگ ساز دەکرێت. نێچیروان فەقرەدین وتەبێژی بەرگری شارستانیە و بۆ 964 عەفو وتەبێژی تەندروستیە بوتوێتی کە 10 تیمیان ئامادەیە حاڵەتێکی نەخوازرا و ڕووی بدا ئەوان یەکسەر ئامادە دەبن و ئیشەڵا هیچ ڕوونادات و ئاهەنگەکەیان بەخێر و خۆشی تێپەڕ دەبێت. ئەمە هەواڵەکانی ئەوڕە بوو کاتێک شات بۆ هەموو لایەک.